ڕامینی حسێن پەناهی ئەو گەنجە کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ساڵی ڕابردوو بە تۆمەتی چالاکی سەربازی دژی کۆماری ئیسلامی ئێران دەستگیر دەکرێت و دوای ماوەیەک بە سەبردن لە زیندانەکانی سنە و ئێڤین و ڕەجای شار دوجار حکومی لە سێدارەدانی بۆ دەردەچێت. ئەم حکومە کاردانەوەی زۆری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ لە ئێران و کۆمەلگای نێودەوڵەتی لێکەوتەوە و دروشمی نابووە لە سێدارەدانی ڕامینیان بەرزکردەوە. لە هەرمی کوردستان هاوڵاتیان داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی دەکەن کە فشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران چڕ بکەنەوە ڕێگری بکەن لە جێبەجێکردنی حکومەکەی ڕامینی حسێن پەناهی. ئێستا شعبی گەلی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارچەی کوردستان و لە ناوەندەکانی ئێران و لە دەرەوەی ئێران لە شەقامە لەسەر جادەیە ڕاگررتنی لە سێدارەدانی ڕامینی حسێن پەناهی بۆ بە داواکاریەکی جەماوەری داوا لە جارێکی تریش داوا لە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دەکەین کە بە ئەم بڕیارەیدا بچێتەوە و لە سێدارەدانی ڕامینی حسێن پەناهی ڕابگرێت چونکە ئەم داواکاری هەموو گەنجانی گەلی کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان و داواکاری هەموو ئازادی خوازانە داواکاری هەموو ئەو کەسانەیە کە تێدەکۆشن لە پێناوی دیموکراسیدا. بۆیە داوا لە دەسەڵاتدارانی ئێرانەکەم داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکەم کە بەتەنگ ئەم داوایەوە بچن بڵێن ئەم داوایە ڕاگیرێت بۆی ئەو گەنجای لە سێدارە نەدرێت. سەر کوردبوونمان ئێمە لە سێدارە دەرین بۆیە من لێرەوە پەیامی خۆم بۆ هەموو وڵاتانە نێرم بۆ وڵاتانی یاسایی بۆ وڵاتانی نێودەوڵەتی بۆ یوێن بۆ نەتەوەیە گرتوەکان بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ هەموو وڵاتان کە بەسە چیتر تاکەی باکوور لە سێدارە نەدرێت باکوور زیندانی نەکرێ باکوور نەکوژرێت. وێدەوارم وەکو هەڵوەستێک لای خۆمانەوەکەی بە دەستمان ناگاتە ئەوێ بتوانین لێ ئێستەوە کۆمەڵە چالاکی گەورە بکەین کە بتوانین دەنگی خۆمان بگەینینە نەتەوەی گرتوەکان و کۆمەڵە لایەنێکی گەورەی دەسەڵاتی جیهان کە بتوانین کارە بوەستێنین و ئەو گەنجەش لەو سزای نەجاتی بێ. داوا لە کۆماری ئیسلامی ئێرانەکەم کە سزای لە سێدارەدانی ڕامین حسێن پەناهی هەڵوەشێنێتەوە چیتر ئەو سزایە جێبەجێ نەکرێ و داواش لە مەحفەلی نێودەوڵەتی لە ڕێکخراو نێودەوڵەتیەکانی جیهانەکەم کە گوشاری زیاتر خەنە سەر ئێران بۆی ئەم سزای جێبەجێ نەکرێت. کۆمەلگای مەدەنی و ڕێکخراو نێودەوڵەتەکان ناتوانن تعدیل ئەم قانونە بکەن بەڵام ئەوان دەتوانن فشار دروستکەن لەسەر دەوڵەتی ئێران کە چاوێک وردبینیەکی زیاتر چاو بەسەر نەسە قانونەکانە بخشێنەوە و لە پەرلەمان ئەو جۆرە تاوانانە تعدیلکەن. بە مەبەستی گەیاندنی داواکاری خەڵکی کوردستان بەتایبەت دایکی ڕامینی حسێن پەناهی سەبارەت بە هەڵوەشانەوەی بڕیاری لە سێدارەدانی ڕامین شاناز ئیبراهیم ئەحمەد سەردانی سەعدوڵڵا مەسعودیان سەرکۆنسۆڵی کۆماری ئیسلامی ئێرانی لە سلێمانی کردو لە دیدارێکدا وەک دایکێک داوای خەڵکی کوردی گەیاندە کۆماری ئیسلامی ئێران بۆ پێداچوونەوە لە بڕیاری لە سێدارەدانی ڕامین حسێن پەناهی و سەرجەم زیندانیە سیاسەکانی ئەو وڵاتە و داوای لێکردن کە دۆسیەی ڕامینی حسێن پەناهی بە ڕەچاوکردنی نامەکەی دایکی کە ئاڕاستەی کۆمەڵی نێودەوڵەتی کردووە چای پێ بخشێنرێتەوە. لە ئێستاشدا کە وادەی لە سێدارەدانی ڕامین نزیک بۆتەوە شەرافەتی زەڕینی دایکی ڕامین نامەیەکی ناخەژێن ئاڕاستەی فدریگا موگرینی لێپرساوی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا دەکات دەڵێت ئەمە نامەی دایکێکە لە شارێکی بچووکی کوردستانی ئێرانەوە دایکێک کە هەموو ڕۆژەی دڵی لە کەف و کۆڵدایە بۆ لەبەرەوەی لەوانەیە لە دوای مانگی ڕەمەزان جگەرگۆشەکەی لە یەکێک لەم زیندانانەی نزیک ئێمەوە لە سێدارە بدرێت. ئەزانی مەواتەی چییە؟ بیرکردنەوە لەم کارەساتە هەموو گیانمە لەرزێنێ و نەفرەتم لە وشەی سێدارەدان هەیە. لە ئێستاشدا ڕامین حسێن پەناهی چاوەڕوانی هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتیە بۆ ڕاگررتنی حکومی لە سێدارەدانەکەی. ئارەم عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.